سەڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پێیامەوە بە یارمەتی خۆی گەورە باشە ناوکارانم بووین و میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتۆ. بەڕێزان ئەمڕۆژ لە نێو بازاڕی شاری سلێمانی لەگەڵ کامێرەمانی هاوکارم یاول جومعە پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی ئەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان نەتەوە یەکگرتوەکان حوتی مانگی چواری هەموو ساڵێکی دیاری کردووە بۆ ڕۆژی جیهانی تەندروستی. ئێمەش ئەمڕۆ دەمانەوێت لە تەندروستی هاوڵاتیان بپرسین تا چەند تەندروستیت باشە، تا چەند لە نەخۆشخانەکان و دەرمانخانەکانی حکومەتی هەرێمی کوردستان ڕازیت، تا چەند بیمەی تەندروستی بۆ هاوڵاتی هەژارەکان هەیە و ئەو کەسانەی کە توانای کڕینی دەرمان و عملیات و ئەشیعە و سۆنەر و فەحسەکان هەیە. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاو پێ دەکەین سەبارەت بە ڕۆژی جیهانی تەندروستی، بابزانین سەبارەت بە تەندروستی خۆیان و کەسوکاریان و چوادەورەکەیان چ پەیامێکمان ئاراسە دەکەن. لەگەڵمانە بن بۆ گواستنەوەی پەیامەکانی هاوڵاتیان. فەرموون ئەزانی حوتی مانگی چوار چ ڕۆژێکە؟ وەڵای داخلی بردنەکەم. ڕۆژی جیهانی تەندروستیە. بەڵێ. تا چەند پێ دوایە لە هەرێمی کوردستانە لە ڕووی تەندروستیەوە خزمەتی هاوڵاتیان ئەکرێت لە کەرتی حکومەتە؟ تقریبا باشە، بە شێوەیەکی تا ڕادەیەک باشە، تقریبا باش هەروەها بێت. تو تا چەند گرنگی بە خۆت ئەدەی ئەگەر سەر ئێشەیەک، ئەگەر پژێشی، ئەگەر قاجێشەیەکت هەبێت زوو ئەچی بەدەمیەوە بۆی نەخۆشیەکە و تەشەنە نەسێنێت و بەرەو ئازاری زیاترێ دەبە؟ وڵی بە تاکید ئینسان نەخۆش بێ پێویستی بە عیلاج و بەلای دکتۆر هەیە، نابێت کەم تەرخەمبی لە کارەکانی خۆتە. تووشی سەرەشێک بی حاڵەتێکی کتوپڕیە بێ چی بە لای دکتۆر بە تاکید. حوتی مانگی چوار ڕۆژی جیهانی تەندروستیە. تو ئەگەر خوا نەخواستە نەخۆش بیت تا چەند بایەخی بە تەندروستی خۆت ئەدەی زوو ئەچی بەدەم نەخۆشەکەتە و نالی تەشەنە بسەنێت؟ وڵی کردی تەندروستی لەم وڵاتی ئێمە تا ڕادەیەک دواکەوتووە، بۆ ئەم قەیرانە شد تا ڕادەیەکی زۆربەی داوایرە تەندروستیەکان داخراوە، لەبەرەوەی پێویستە هانا بۆ کەرتی تایبەت بەرین. بەڕای من پێ دوایە کەرتی گشتی نەیتوانیوە لە ڕووی تەندروستیەوە خزمەتی باشی هاوڵاتیان بکە؟ بەتاکید بەداوەتی بووم قەیرانە لەوەتەی ئەم قەیرانە دروست بووە، کەرتی تەندروستی بە ڕێژەیەکی زۆر بەرچاو دابەستووە لە چاو جارانی پێشووکە هەبوو. جەنابەت لە ڕۆژی جیهانی تەندروستیە چ پەیامێکت هەیە بۆ کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان؟ وڵی وەکو ئەمرا دراماشی پێکرد کەری تەندروستی لە هەرێمی کوردستانە کەرتی حکومی ئەهمیەتێکی وای نەماوە ڕاستی بەلای خەڵک، یان یەکۆی بینین ڕۆژانە چەندە خەسخانەوەشت ینی خزمەتگوزاری بەدیلی خزمەتگوزاری حکومیەکان پێشەشەکەن. ئەمەش نیشانەی ئەوەیە کە خەڵک سیقی بە خۆزخانە حکومیەکان نەماوە، یان ڕاستەوڵین خەڵک سیقی بە خزمەتگوزاری حکومیەکان نەماوە. بۆ ئەم قەیرانداریە و داراییەوە ینی خزمەتگوزاری تا ڕادەیەکی باش ناتوانێت خزمەتی خەڵکەکەی خۆی بکە لە هەرێمی کوردستانە. لەبتی گشتی ئەتوانێت پێداویستە پزیشکەکانی نەخۆش دابین بکات؟ تا ڕادەیەکی زۆر نەخێر، تا ڕادەیەکی زۆر نەخێر، لەبەرەوە خەڵک خۆی هەنا بە کەرتی تایبەتەوە، ئەمەش کلفێکی زۆرەکەوێتە سەر نەخۆش. وەزائیدەن کەم شارەزایی دکتۆرەکان کە لێرەوە بەدای لەبرنەوە واڵێم زۆربیان ینی ئەو شارەزایانیە کە نەخۆش سیقیان پێ بکات و خۆی باتە دەستیان. تا چەند گرنگی بە تەندروستی خۆت ئەدەی ئەگەر نەخۆش کەوتی؟ وڵی سپاس بۆخوا من هەم کاتێک گرنگی بە تەندروستی خۆمەیە. وەزائیدەن پەندە کوردیش هەمیشە مێشکمایە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. ئەوە ناوەڕۆکی تەندروستیە لە هەموو کەسێک، ئەبێ ئەو پەندەی لە مێشی خۆی هەمیشە گەڵاڵە کرد بێت و هەمیشە بێنێتە پێشای خۆی، لەبەرەوە هەتا خۆ پارێزی باشترە لە چارەسەرکردن. ئەمڕۆ دەمانەوێت لە تەندروستی هاوڵاتیان بپرسین تا چەند تەندروستیت باشە؟ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. دکتۆرەکان لە خەسخانەیە احتیمامی زۆر بە نەخۆشەکانیان نایەن، زیاتر خەڵک بۆ پەنابە بۆ عیادەکان. پێویستە ئینسان لە هەموو کاتێکدا برێ هەموو مانگزارێک دو مانگزارە فەحسی عامی خۆی بکە و بۆ
ئەوەی بزانە چ نەخۆشێکی هەیە. کردی تەندروستی لە وڵاتی ئێمە تا ڕادەیەک دواکەوتووە. گرنگی بە تەندروستی نەی هەم لەمەش ئەبیت و هەم لەوەش ئەبی بۆیە بەلای من ئولویەت لای من تەندروستیە. زۆر لێ ڕازیمە و من لەو ڕۆژانەیە چوون بۆ فەحسی عام هەموو فەحسێکم بۆ کرا بە پارێکی زۆر کەمیش. نەخۆشیش بین ئاگامان لێی نییە. ئەمە نەفکرمان لەلایەن ئەم وەزعەیە ئەم زروفەیە ئەم ژیانەیە ژیانێکی ناخۆش. زۆر جاچی بۆ خەستخانە گشتیەکان چەند دەرمانێک بۆ ئەنووسێ باوەڕ با سێ دەرمان بۆ نمونە سێ عیلاج دانەیەکیە دوانەکەی لە دەرەوە وەریگریت. حوتی چوار نەتەوەی گرتوەکان دەستنیشانیان کردەوە بە ڕۆژی جیهانی تەندروستی. ڕۆژی جیهانی تەندروستیە حوتی چوار. جەرابێت لە ڕووی تەندروستیەوە تا چەند بایەخ بە خۆت ئەدەیت ئەگەر نەخۆشکەوتی زوو ئەچی وەلای دکتۆر و زوو چارەسەری خۆت دەکەیت. باڵێ تاوان هیچ چۆن ئەگەر یەکێک نەخۆش بێت دەبێت زوو چارەسەری خۆی بکە بۆی تووشی زیاتر نەخۆشیەکە نەبێ و درێژخایەن نەکرێت نەخۆشەکەی. تا چەند پێت وایە لە هەرێمی کوردستانە کەرتی تەندروستی خزمەتێکی باشی هاوڵاتی دەکات هاوڵاتی پێویستی بە دەرەوەی نەخۆشخانە گشتیەکان نابێت. بەنسبەت نەخۆشی درێژخایەنەکان باسەکەی یعنی گشتی هەر بە گشتێم و نەخۆش وەڵی زیاتر خەڵک بۆ پەنابە بۆ عیادەکان دکتۆری عیادە بە پارە زیاتر دکتۆر وەک گشتیەکانش زیاتر هەیە بۆ دەرەوەی وڵات دەڕۆیان شتێک ئەوەش ئەگە عیلاجی درێژخایەن بێ ئەگە حەسەب بۆ کارچێەوە خەڵگە چێ بۆ عیادەکان. وڵی هۆکارەوەی لەبەرەوەی لە نەخۆشخانەکان هەندێک جاری وایە دکتۆر کەمە دەرمان و شت کەمە ئەوەیە زیاتر متخصص بنینی دکتۆرەکە زیاتر ئێتیمان بە عیادەکەدا نەک بە ئەهلیەکە هی حکوومیەکە. تۆ ڕازیت لە کەرتی گشتی؟ بەڵێ خراپ نییە. ئەزانی ڕۆژی حوتی مانگی چوار چ ڕۆژەکە؟ ڕۆژی مانگی چوار نەوەڵا. ڕۆژی جیهانی تەندروستیە. بەڵێ. تا چەند بایەخ بە تەندروستی خۆت ئەدەی ئەگەر خوا نەخوازە نەخۆش کەوتی زوو ئەچی بەدەم نەخۆشەکەتەوە و تەندروستی خۆت بەرەو باشبوو نەبیت. وڵی ترینجا ئینسان وا سەرەتا کە نەخۆش دەکەوێت هەموو کەسێک کە نەخۆش دەکەوێت پێویستە سەردانی دکتۆر بکە و چێ بۆ لای پزیشک و فەحسی خۆی بکە بەڵام لە ناو ئێمەدا کەمە تا نەخۆش نەکەوی تا ئەوە نەبێ ناچی بەدەم بە نەخۆشەکەتەوە سان پێویستە هەموو نەخواتە سەرجە ناچی تا نەخواتە سەرجێ ناچی و کە دو ئەوەش پێویستە ئینسان لە هەموو کاتێکدا برێ هەموو مانگزارێک دو مانگزارە فەحسی عامی خۆی بکە و بۆ ئەوەی بزانە چ نەخۆشێکی هەیە یان چ نەخۆشەکە نیە بەڵام ئێمە ئەو شتە نازانین تا نەماخە ناچینە. هۆکار چییە؟ هۆکاری وڵای هۆکاری چییە؟ هۆکاری ئەوەیە کە نەبوونیە کەم تەرخەمی کەرتی تەندروستیە بەخوا کەم تەرخەمی خۆتەوە کەم تەندروستیش کەم تەرخەمی هەیە تەندروستیش چەند لە کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستانە ڕازیت پێت وایە بە شێوەیەکی باش خزمەتی هاوڵاتیانەکە کاتێ نەخۆش دەکەوت. بەڵێ وڵی بەڕاستی خزمەت دەکەن بەڵێ خزمەت دەکەن ناتوانین بڵێن خزمەت ناکەن بەڵام وەکو ئەوەش نیە وەکو پێویستی ژنیە کە دەچیە خەستەخانەی یان زیاتر بەدەمتەوە بێن بەدەم نەخۆشەوە بێن کاتی دەوام بەدەم نەخۆشەوە دێن بەڵام دوا دەوام باوەڕ ناکەم یعنی بە شێوەی پێویست بێ کە بەدەم نەخۆشەوە بێن ئەوە پێدای زیاتی بۆ دابین بکەن. حوتی مانگی چوار ڕۆژی جیهانی تەندروستیە. جەرابێت تا چەند بایەخ بە تەندروستی خۆت ئەدەی کاتێکە نەخۆشەکەوی زوو ئەچی بەرەم نەخۆشەکەتەوە و زوو چارەسەر وەردەگری تاکو و نەخۆشەکە و زیاتر تەشان دەسێنێت. وەڵا زووەچە زۆر بە زووی یعنی هەستەکەم کاتێکە ناساغ بم کتوپڕ ڕسمە لای دکتۆرە یا مزەمی بۆ عیلاج وەرگرتن بۆەوەی تەشەنە نەکات چونکە من خۆم زوو نەخۆشەکەەوە بە حکمی تۆزە وەزنم زیاترە و لەبەرەوە. تا چەند لە کەرتی حکومەت ڕازی واتە کەرتی گشتی لە هەرێمی کوردستانە پێت وایە کەرتی گشتی بە شێوەیەکی باش خزمەتی هاوڵاتیان دەکات هاوڵاتیان دەتوانن چارەسەری تەواو و پێویستی لێوە بگرن. وەڵی باوەڕ ناکەم ڕە خەڵک بتوانێت لە کەرتی گشت بڵێن وەکو خەستخانەکانی حکومی ئیسفادە بکات. بۆچی؟ وەکو جاران ئەو کەسانەی کە لەیە دەوام ئەکەن بە نسبەت دکتۆریان مزەمی دەوانێت احتیمام بە نەخۆشەکان نایەن بە حکومی معاشیان نییە بەلای نەخۆشە زۆر ناچێن جۆ بە نەخۆش نایەن جاری وایە نەخۆشی وایە بە 2 سەعات 3 سەعات لەو جێگایە دکتۆرێک ناچێت سەردانی بکات لەبەر ئەوەیە احتیمامی زیاتر بە نەخۆش نایرێت لە خەستخانەی حکومیەکانە من دڵنیام لەوە
چونکە من خۆم چەند جار نەخۆش کەوتم چوومەتە خەستخانە حکومیەکانەوانێ شتێکی وا بۆ ناکەن کە ئیسفادە یا لەو فەحسە بکە یا لەو عیلاجانە بکەی کە بۆ تەنووسن هۆکار ئەمەیە کە خەڵک پەنا ئەباتە بەر کەرتی تایبەت بە دڵنیاییەوانێ چونکم ئێستا ئەوەی کە لە کەرتی تایبەتان خەڵک ئەوەی کە ئەچێتە خەستخانە ئەهلیەکانەوانێ باوەڕ ناکەم ئەو نە خەڵک بچێتە خەستخانە حکومیەکانەوە هەندێک لە هاوڵاتیان پێیان وایە ئەڵێن دکتۆرەکان خوان بەمەبەست لە نەخۆشخانەکانە وەکو پێوی چارەسەرێ بۆ نادۆستنەوە بۆ ئەوەی دوانیۆڕەتی بۆ عادەکەی خۆیان تا چەنەمە ڕاستە ئەوە گومانی تیانە ئەوە شتێکە بە تاکید ئەو خەڵکی کە ئەوەکە ئەوەی وتووە زۆر دڵنیا بە لەوە دکتۆرەکان لە خەستخانەیە احتیمامی زۆر بە نەخۆشەکانیان نایەن بۆ ئەوەی بچنە عیادەکانی خۆیان لە عیادەکانە عیلاج و فەحس و شتیان بۆ بنووسن ئەوە شتێکی ئەوە نییە بڵێ خەڵک باسیت بە تاکید شتێکی وا هەیە و زۆر ڕاستیشە لە سا نەک لە سا 59وەش نەتەوە یەکگرتوەکان حوتی مانگی چواریان دیاری کردووە بە ڕۆژی جانی تەندروستی بەڕێزێ تا چەند کاتێ نەخۆشە خەبیت بایەک بە تەندروستی خۆ دەدەی یاخود پێشوەخت بایەک بە تەندروستی خۆت ئەدەی بۆی نەخۆش نەخەویت واللهی کەوتۆتە حەسەب ئەو شوێنە ئەو ژنگەی کە تۆ لێ ئەژیت هەتا چەندێ ڕادەی ئیجتیماعی بەرەو پێش بڕات زیاتر خەڵک احتیمام بەخۆیە ئەگەر وان نەبێ بەعک پێچەوانەکەیەوە بێت خەڵک احتیمامی پێ ناو دوای گیرفانەکەوێ من وای ئەبینم تر نازانم تا چەند تۆ بایەخی پێ ئەدەی خۆت من خۆمەکو خۆم بایەخی پێ ئەم زیاد لە حەد لەبەرەوەی پێویستە هەموو کەسێک احتیمام بەو شتە بات تا چەند لە کەرتی گشتی حکومەتی هەرێمی کوردستان ڕازیت پێ وایە بە شێوەیەکی باش خزمەتی هاوڵاتی دەکات و هاوڵاتی دەتوانێت چارەسەری تەواو لە نەخۆشخانە حکومەکانە وەربگرن داوای لێبوردنەکە من لەبەرەوەی لەم وڵاتە ناژیم ئاگادار نیم بەڵام کەم تا زۆر هەر خزمەت کراوە بەڵام لە شوێنی پێویستانە لە ئاسی پێویستان توێژی من لە بەریتانیاژیم لە بەریتانیا شێوەی تەندروستی لە کەرتی حکومیات چۆنە خەڵک چۆن خزمەتەکرێت حتا بڵێ پێشکەوتو لەسەر و هەموو شتێکەوەیە لەوێ عیادە هەیە بەس بەو شێوەی ئێرەنا زۆر تایبەت یەکێک زۆر دەوڵەمەندێت ئەجینا خەستەخانەکان هەمووی شتێکیان بۆ دابین کردویت و پێویستی بە هیچ شتێک نییە پێویستی پێی نییە تۆ لێراژی بەڵێ من لێرەم برامە من ئەمە تۆ تا چەند لە کەرتی گشتی ڕازی لە حکومەتی هەرێمی کوردستانە واللهی کەوتۆ سەر ئەو منشەی ئەو دایری کە ئێستا هەنە دایرە هەیە لێ ڕازیت باشە هەنە دایرەمان هەیە ڕۆتی نات زۆرە ئیزعاجەکە باشە هەنە دایرەمان هەیە وەکو لایانی دایری سەحەکان بەڕاستی جاری وا هەیە تەخیرە دەکا جاری وا هەیە مۆزەفەکە یا ئەو مەقیمەکە لەوەیە بە ئیسراحەتی خۆی جواب دایێتەوە بە مەزاجی خۆی جاری واژێ کەوتۆ سەر شەخصی ئینسانەکە خۆی بەڵام بەعامەتەن نەکەوتە ناوەند و خوار ناوەندەوە بەڕای من زۆرێک لە هاوڵاتیان پێیان وایە دکتۆرە بەڕێزەکان لە نەخۆشخانە گشتیەکاندا لە نەخۆشخانە حکومەکاندا بە مەبەست وەکو پێوی چارەسەری نەخۆش ناکات بۆ ئەوەی دوانیۆڕە بچێت بۆ عیادەکەی تا چەنەمە ڕاستە تا ڕادێکی معقول خۆشم متەوقعەوەم کرد و بینیمانە زۆر بینیمانە جاری وا هەبووە ئێمە نەخۆشمان هەبوو چونە بە دکتۆر لەوێ نەبێ ئەی لەکوێ ئەڵێ ئەمڕۆ نهاتوە بەڵام دیقەتمانەوە لە نەفسی ڕۆژە لە عیادە ئیستیشارەکەی خۆی لێ بووە تەواجودی هەبووە بەس بۆی ئەوە لەکیسەوە نایە احترامان زۆر بۆ دکتۆرە بەڕێزەکان بەڵام لە هەموو فئەیەکە بەشی خۆی ئەوەی هەرتیا هەیە بەڵام ئێمە ژێرە دیقەتمانەوە طبعا تا هۆکارێک لە هۆکارەکان ئەوەی کە وەکو پێویست خەڵک خزمەت ناکرێت لە نەخۆشخانە حکومەکاندا ئەمەیە بەڕای من ئەوەیە چێتەوە بۆ مادی شخصی جاری وا هەیە ئێستا بە حکمی ئەم مۆزەیکە تێکەوتوینە ئەو پارێ ئەو خزمەتێکیکە لە بەرامبەری وەری ناگرێتەوە ناچارە بچێتەوە بۆ عیادە شخصەکەی خۆی لە عیادەکە ئەوەی کە دەستێکی تەسەورەکەم لە لایەنە حکومەکەی باشتر بێت بۆی جاری وایە ئەو خزمەتێک کە لە عیادە شخصەکەی خۆیکە کەمتر نزیکترە وەک لە ئیستیشارە لە دایرە حکومەکە تا چەند بایەخ بە تەندروستی خۆتە دەی زۆر لایەنی تەندروستی زۆر خۆم بایەخی پێ بەڕاستی ئینسان ئەگەر خۆی بۆ بژی وەکو ئەوروپی بکەیتەوە یا وەکو هەر ئینسانێکی اعتیادی ئەوەی ئەمێنێتەوە بۆ بەس تەندروستێکەیە ڕاکەی ڕۆژانە قورسایی ژیان یعنی تۆ ئەگەر ئەمانە نەخیتە لاوە گرنگی بە تەندروستی نەی هەم لەمەش ئەبیت و هەم لەوەشەبی بۆیە بەلای من ئولوێت لای من تەندروستیە ئەمڕۆ دەمانەوێت لە تەندروستی هاوڵاتیان بپرسین
تا چەند تەندروستیت باشە؟ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. دکتۆرەکان لە خەستخانەیە احتیمامی زۆر بە نەخۆشەکانیان نایەن. زیاتر خەڵک بۆ پەنابە بۆ عیادەکان. پێویستە ئینسان لە هەموو کاتێکدا برێ هەموو مانگزارێک دو مانگزارە فەحسی عامی خۆی بکە و بۆ ئەوەی بزانە چ نەخۆشەکەی هەیە. کردی تەندروستی لەم وڵاتی ئێمە تا ڕادەیەک دواکەوتووە. گرنگی بە تەندروستی نەی هەم لەمەش ئەبیت و هەم لەوەش ئەبی بۆیە بەلای من ئولویەت لای من تەندروستیە. زۆر لێ ڕازیمە و من لەو ڕۆژانەیە چوون بۆ فەحسی عام هەموو فەحسێکم بۆ کرا بە پارێکی زۆر کەمیش. نەخۆشیش بین ئاگامان لێ نییە. ئەمە نەفکرمان لەلای ئەم وەزعەیە ئەم زروفەیە ئەم ژیانەیە ژیانێکی ناخۆش. زۆر جاشی بۆ خەستخانە گشتیەکان چەند دەرمانێکت بۆ ئەنووسێ باوەڵ با سێ دەرمان بۆ نمونە سێ عیلاج دانەیەکیە دوانەکەی لە دەرەوە وەریگریت. حوتی مانگ ڕۆژی جیهانی تەندروستیە. جەنابەت تا چەند بایەق بە تەندروستی خۆ دەدەی ئەچی بۆ لای پزیشک زوو چارەسەری خۆ دەکەی بۆ ئەوەی نەخۆشەکە و تەشانە نەسێنێ؟ بەڵێ دەچم بۆ لای دکتۆر سەردانی دکتۆر دەکەم فەحز دەکەم. تا چەند لە کەرتی تەندروستی ڕازی لە حکوومەتی هەرێمی کوردستانە پێت وایە وەکو پێویست چارەسەری نەخۆشەکانەکەن؟ بەڵێ زۆر لێ ڕازیمە و من لەو ڕۆژانەیە چوون بۆ فەحسی عام هەموو فەحسێکم بۆ کرا بە پارێکی زۆر کەمیش دەستیان خۆش بێ زۆر لیان ڕازیمە دەستیان خۆش بێ. قەتواو لێ کراوە لە نەخۆشخانە حکومەکانە ناچار بکرێت چارەسەر وەکو پێویست نەکرێت بچی بۆ عیادەکان؟ نەخێر ناوەڵا زۆریشیان ڕێز لێگرتو من لەگە دایکم عملیات دەکرێت لەو دوو ڕۆژەیە. بەڵێ زۆر چارەسەری باشیان بۆ کردووە. حوتی مانگ ئەزانین چ ڕۆژەکە؟ نەوەڵا ڕۆژی جیهانی تەندروستیە. جەنابەت تا چەند بایەق بە تەندروستی خۆ دەدەی سەرەتا خۆ دەپارێزیت دواتر خوا نەخوازە ئەگەر نەخۆش کەوتی ئەچی زوو چارەسەر وەرەگری بۆی نەخۆشەکە تەشانە نەسێنێت؟ بەڵێ وڵای هەموو ئینسانێگەر سەحەتی خراپی هەر هەوڵەت ئەوە داکەوە بچێ چارەسەری خۆی بکە و زووتر فریای خۆی بکەوێ. بەڵام وەکوم وامان لێ هاتووە هەرچەنە تەندروستیمان خراپێ گوێی نادەینێ. بۆ وەڵڵا هەر ئاگامان لە خۆمان نییە تاوەکو گوێ بدەینێ. کار چییە؟ بۆ کار ئەم وەزعەیە ئەم ژیانەیە ئەم ناخۆشیە ینی هەر نەخۆش ینی ئەگەر نەخۆشی بێ ئاگام نەخۆشیش بین ئاگامان لێ نییە نەخۆشیش بین ئاگامان لێ نییە. ئەمە نەفکرمان لەلای ئەم وەزعەیە ئەم زروفەیە ئەم ژیانەیە ژیانێکی ناخۆش ینی تا چەند نەخۆش بین گوێی نادەینێ. تا چەند لە کەرتی حکوومەت ڕازیت پێت وایە کە دەچیتە نەخۆشخانەکان وەکو پێویست خزمەتی هاوڵاتی دەکرێت و هاوڵاتی پێویستی بە دەرەوەی دەخۆشخانە حکومەکان نابێت؟ وەڵڵا نازانم بڵێم چی بەڵام وەکوم هەرکەت هەر چۆن ئینسان کە نەخۆش بێ ئێمە بەرەو عیادەکان ڕاکەین. وای لێ هاتووە کە ئەچینە نەخۆشخانەکان یا عیلاجەکان نیوانە هیچ عیلاجێکی تیان نییەکەوە مادەنی ئەو ئیسپادەی لێ بکەین کەوا زوو چارەسەرمان بکە. دەوترێت هەندێک هاوڵاتی پێی وایە بە مەبەست لە ناخۆشخانە حکومەکانە وەکو پێوی چارەسەری خەڵک ناکەن بۆی بچێ بۆ عیادەکان تا چەند ئەم قسەیە ڕاستە؟ والله با حەز ناکەم هەمووی پێکەوە خراپ بکەین. ئەمە قسەی هاوڵاتیانە کەسی وا پرسیارەکە ئەیکەم هەیشە لە دکتۆرەکانە هەیشە دڵسۆزن هەیشە خۆیان هیلاکەکەن بەڵام وەکوم بە زۆریان نە زۆربەیان نە گوێ نادن یان هەر نووسی نەکەی ئەڵێ ئەو نەخۆشم فڵانشتمە یەکسەر شێکی بۆ نووسیا و عیلاجی کەوا خۆی گازانێت تۆزیاگەر باش بێ یا باش نەبێ بۆیە نووسێ و ئایا چاک بێت و یا چاک نەبێت و هەرەوەتانی دەرمانی دەرمانخانە حکومەکان ڕازیت؟ نەوەڵڵە دەکەی باش نییە؟ نەوەڵڵە هەر ئیسپادەی لێ ناکرێ. تەندروستی چۆنە؟ تەندروستیم ئەیبم نییە شکر باشم یخوا بەزێ. ڕۆژی حوتی مانگی چواری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی تەندروستیە. بەڕێزت تا چەند بایەق بە تەندروستی خۆ دەدەی ناهێڵی سەرماو بێ ناهێڵی نەخۆشکەوێت خوا نەخوازەگە نەخۆشیش کەوتی تا چەند زوو ئەچی بەدەمیەوە ناهێڵی نەخۆشەکە و تەشەنە بسێنێت؟ وەڵایی بۆ ئیحتیمامەکان بە خۆم زۆر ئیحتیمام بە خۆم نام ئەگەر بەس باشم ینی وەزعی تەندروستیم زۆر باشە لەبەرەوەی سەرما و گەرماوانم کەمە بێتوانە نەخۆشی نییە ئەگەر جارجارە سەرێشەیە شتێکی واوانە بەڵام داوا لە خەڵکیەکەم داوا لە هەموو کەسەکەم
کە لە ڕۆژی زیانی بە بۆنێ ئەمڕۆوە کە ڕۆژی زیانی تەندروستیە خەڵکی زیاتر گرنگی بە تەندروستی خۆیان بدەن و ژینگە پارێزن و بۆ ئەوەی هەموو شتێک جوان بێت و ژیانیش بە جوانی بڕوا بڕێەوە. تا چەند ئەوەندەی چوو بێتە نەخۆشخانە حکومەکان لە نەخۆشخانە حکومەکان ڕازی پێدوایەک و پێوی چارەسەری نەخۆشەکرێ. وڵی ئێستاگە لە کاتێم خەیرانە وەکو پێویست نییەوان لەبەرەوەی فەرمانبەرەکان لەبەرەوەی ئەڵێن معاشمان کەمە دەوامەکانیان زۆر وەکو خۆی ناکەنەوە ئەیتر تاخیریان لەوانێت تاخیربی حەسەن من زۆر کەم پێویستم بۆ بچمە خەستەخانە حکومیەکان. کە منداڵێکە نەخۆشەکەوێت هەستەکەی عیلاجی تاو لە نەخۆشخانەکانە هەیە بۆ منداڵەکەت؟ نا نەخێنی دەرەوەی گڕی ئەبێ لە دەرەوە کرد ڕێبڵ ئەگەر هەنێک شتی سەرەتایی هەیە وەکو پاراستۆڵ و پارە ئازار و شروع بووانە هەیە بەس ئەوانە شتی ڕۆژانە نوانە بەس شتە زەروریەکان نییە لە دەرەبێ لە دەرەوە بیکڕی. بەڕێزی تا چەند بایەق بە تەندروستی خۆت ئەدەی خۆدە پارێزی سەرەتا دواتر خوا نەخواست ئەگەر نەخۆش کەوتیت زوو ئەچی بەدەم نەخۆشەکەت و ناڵی تەشەنە بسێنێت. زۆر خۆمە پارێزم ڕاستێکی ساتەمەرم 40 ساڵ بەرەو سەر خۆم پارێز لە چەوری لە سوێری لەم شتانە باەک زۆر وەرزشەکەم ڕۆژانە. سپاس. باشە تا چەند لە کەرتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان ڕازی پێ دوای ئەگەر نەخۆشێک ڕێکەوتە نەخۆشخانەیەکی حکومی وەکو پێوی چارەسەر وەرەگرێ؟ لە ساڵین ڕابردوو باش بوون بە پێی پێویست هاوکاری خەڵکیان لەگە بەس ئێستان بەوەی ئەم ئاوڵقاوری تووشی هەرێمی کوردستان بووە ساوەکو جاران نییە. زیاترە چی بۆ عیادەکانیان بۆ نەخۆشخانەی گشتی؟ زیاتر بۆ عیادەکان. کارەکەی چیە؟ کارەوەتا بە پێی پێویست هاوکاری خەڵک ناکەن. هەندێک کەس پێی وایە ئەڵبەتەمە پرسیاری هاوڵاتیانە دەڵێن لە نەخۆشخانەکانە بە مەبەست چارەسەری نەخۆش ناکرێت چ لە ڕووی پزیشکی ئەوەی کە پزیشەکە بوو بینێت و چارەسەر وردەکە بدۆزێتەوە چ لە ڕووی دەرمانیشەوە بە مەبەست واو لەکەم چی بۆ عیادەکان تا چەنەمە ڕاستە؟ بە پێی کەسەکان کەوتە هەنێ دکتۆر هەیە وای ڕاستە بەبێ کەسایەتی دکتۆرەکە هەیشە هاوکاری خەڵکەکە و یارمەتیان چۆن لە عیادە چۆن لەوێش وایە بەس زۆرینەی باشنی لەگەڵ خەڵکان لە با بڵێن لە نەخۆشخانە گشتی حکومەکانە. لە دەرمانەکان ڕازی لە نەخۆشخانە حکومەکان؟ دەرمان کەمە هەنێکی باش ڕاست حەقیانێکی باشە بەس کەمە زۆر نییە زۆربەی زۆر جاچی بۆ خەستخانە گشتیەکان چەند دەرمانێکت بۆ ئەنووسێ باڵم با سێ دەرمان بۆ نمونە سێ عیلاج دانەیەکیە دوانەکەی لە دەرەوە وەریگریت. کەواتە پەندە کوردەکە ڕاستەڵێ خۆ پاراستن باشترە لە چارەسەرکردن. زۆر ڕاستە زۆر ڕاستە. ئەمڕۆ دەمانەوێت لە تەندروستی هاوڵاتیان بپرسین تا چەند تەندروستیت باشە؟ خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە. دکتۆرەکان لە خەستخانەیە احتیمامی زۆر بە نەخۆشەکانیان نایەن. زیاتر خەڵک بۆ پەنابە بۆ عیادەکان. پێویستە ئینسان لە هەموو کاتێکدا برێ هەموو مانگزارێک دو مانگزارە فەحسی عامی خۆی بکە و بۆ ئەوەی بزانە چ نەخۆشێکی هەیە. کردی تەندروستی لەم وڵاتەیەمە تا ڕادەیەک دواکەوتووە. گرنگی بە تەندروستی نەی هەم لەمەشە بیت و هەم لەوەشە بی بۆیە بەلای من ئولوێت لای من تەندروستیە. زۆر لێ ڕازیمە و من لەو ڕۆژانەیە چوون بۆ فەحسی عام هەموو فەحسێکم بۆ کرا بە پارێکی زۆر کەمیش. نەخۆشیش بین ئاگامان لێی نییە. ئەمە نەفکرمان لەلایەن ئەم وەزعەیە ئەم زروفەیە ئەم ژیانەیە ژیانێکی ناخۆش. زۆر جاچی بۆ خەستخانە گشتیەکان چەند دەرمانێکت بۆ ئەنووسێ باڵم با سێ دەرمان بۆ نمونە سێ عیلاج دانەیەکیە دوانەکەی لە دەرەوە وەریگریت. ڕۆژی حوتی مانگی 4 ڕۆژی جیانی تەندروستیە لە هەموو جیانایادی ئەم ڕۆژاکرێتەوە کە ڕۆژی جیانی تەندروستیە. تا چەند تۆ بایەق بە تەندروستی خۆت ئەدەی ئەگەر خوا نەخوازە نەخۆش کەوتی زووەکی بەرەم نەخۆشەکەتەوە؟ وڵی ئەوەی ئیهتیمامی بە تەندروستی خۆمیە دوای خوا تەندروستی من زۆر مهمە لە هەموو ڕوویەکەوە ئەوەی لەبار بێ بۆم تەندروستیە لەخوا بەزێ. تا چەند لە نەخۆشخانە حکومەکان ڕازی کاتێککە ڕێت ئەکەوێتە ئەوێ وەکو پێوی چارەسەری تۆ ئەکەن؟ وەڵی نیوە نیوەی ئەیکا و هەنێکی نایکا و هەنێکی بەبرایەتی و هەنێکی بە کەسایەتی و هەنێکی هەر نایکا. بۆ نایکا؟ نازانم بۆ ئەوە خۆیان نەزانم. دەوترێت لە نەخۆشخانە حکومەکانە زۆر جار بە مەبەست چارەسەری نەخۆش ناکرێت بۆ ئەوەی بچێت بۆ عیادەکان تا چەنەمە ڕاستە؟
والله أبي بيكن أجر نيكن خرافة كان أو خرافة نكردي خرافة شو كردي كاري باشا بو خلق بو خوش بعد بو إما باشا كت تدرسي للرومان ما باشترا وكانت نخوشة كوي أتي بو نخوشخاني حكميان بو عيادة كان والله بو إشكالي إذا حاليا نخوشم بخوا ناس بو إشكالي بوشي ناسم نبروي لبارنين لبارنين شارە سەر ناکەنەوە پێویست وەکو پێویست نە وەڵڵا تۆ ڕازینی لە تەندروستی وەڵا بەعام بەگشتی لە تەندروستەکان ڕازی نیم بەگشتی لە کۆمەڵی تەندروستەکان ڕازی نیم تەندروستی چۆنە لەخوا وەزای باشە تەندروستی خۆ دەدەی بەڵێ جگەرەشەکێشی بەڵێ نازانەوە خراپە وەڵی تر ئالوودەبوونە بەڵێ بۆ هەوڵ نادەی وازی لێبێنی بۆ حەو ساڵەچەی خۆم حەو ساڵ هەشت ساڵەچەی خۆم کاتێک خوا نەخوازە کە تۆ نەخۆشەکەویت تا چەند زوو ئەچی بەدەم خۆتەوە و ئەچی بۆ نەخۆشخانە بۆی عیلاج وەرگری تاکو نەخۆشەکە تەشەنە نەسێنێت حتا بتوانم زۆڕم تا چەند لە نەخۆشخانە حکومەکان ڕازی پێ دوایە وەکو پێویست چارەسەری خەڵکەکەن وەڵی وەکو پێویست چارەزە بەخوا وەکو پێویست نییە وەکو پێویست نییە چارەسەرکردن بۆچی ئەگەڕیتەوە هۆکارەکە بەخوا تەنیا هۆکاریەوە گەندەڵیە ڕۆژی حوتی مانگ ڕۆژی گیانی تەندروستیە لە هەموو جیهانە جەناب بە کاتێک خوا نەخوازە نەخۆشەکەوی تا چەند بایەق بە تەندروستی خۆ دەدەی زوو ئەچی چارەسەر وەرەگری وەڵی تەمان هەموو کەسی ئەبێەوە کاتەمە خۆمیشی کرێکاریەکەم زوو تووشی ئەو نەخۆشی تەشنوشتێ بم ئیمای ناکەم مەفتەچم بۆ عیادە و ئەچم بەدەم ئیشی خۆمەوە بۆ عادە ئەچی زیاتریان بۆ نەخۆشانە حکومەکان وەڵی زیاتر بۆ عیادەچ بۆچی وەڵی نەخۆشە حکومەکان لەبەر عەرەبە ناکەوێت لەبەر عەرەب وەڵا باشە دەوترێت لە نەخۆشخانە حکومەکانە وەکو پێویست خزمەتی هاوڵاتی ناکرێت دەرمانی باشی تیانی ڕاستە حکومەکان وەڵی من نەچووم بڵێم وایە بەس وەڵی بەر ناکەوێت لەبەر قەڵەباڵخیەوت من بڵێن دەستم خۆشی پێستی هەیە چیمە تۆ هەر کاتێ وام دێ ئەچم بۆ عیادە چوم بۆ ئەوەی خەبات بە خۆمان لەوین 200 کەس ساڵەوە زۆر سەرفەکەی کاچی بۆ عیادە وەڵی جارێکە ئەڕۆی چەند سەرفەکەی تەقریبا وەرەقەی 20,000 ئێدەوەی دەویش بای چەند بۆ نووسێتەوە بەلانی کە بە سەڵزایی دێچێ هەزار وەڵا کەمەکەی هەر بچی لای دکتۆر سەڵزایی دێچێ بۆ عیادە بەڵێن لە نەخۆشخانە حکومەکانە بەس چارەسەری نەخۆش ناکرێت بۆی بچێ بۆ عیادەکان تا چەنەمە ڕاست وەڵی من شتێک کە نەبیست بێت خۆم نەچوو بم گوناحە بڵێم وایە پرسیاری زۆرێک لە هاوڵات وەڵی خۆم من نەچوو من هەر کاتێ بڵێن ڕێماکە دێت تەواوی وشتی وایە بە فۆری چوبین چەند بۆیەکەی کردووان یعنی ئینسان ئەبێ ژانی مرتاح بێ وایە بخۆم شتێک نەبینم ناتوان بڵێم وایە نەخۆش نیت کورد لەخوا بەزای باش ئەزانی حوتی مانگ چ ڕۆژەکە ڕۆژی تەندروستی جیهانیە تاکە کەسێکی کە لەم بەرنامەیە زانیت هیوادارین ڕۆژەکانی کەش بزانیت زانیاری تاو گشتی هەبێ کاتێک کە تۆ خوا نەخوازە نەخۆشەکەویت تا چەند زوو ئەچی بەدەم نەخۆشەکەی خۆتەوە زوو چارەسەر وەرەگری وەڵا تا زووتر بچی بۆ خۆ باشترە من کە نەخۆشیەکەگری ئەبێ بچی بۆ لای دکتۆر بۆ چارەسەر وەرگری ئیتر هەشە ناتوانێت بچێ هەشە باری دارایی خراپە هەشە موچەکی بەشی ئەوە ناکە بچێ خوا نەخواستە نەخۆشیێکی خراپ بگرێ ناتوانێت چارەسەرەکە بەس خوا بەزای بێت ئێمە تاسە باش تۆ بۆ حکومەکان ئەچیان بۆ ئەهلیەکان بۆ حکومیەکان لە حکومەکانە وەکو پێویست خزمەتی هاوڵاتی دەکرێت دیت وەڵی تا حەدێ باشە تا حەدێکیش خراپە ئەهلیەکان ئەوەی هەیە ئەهلیەکان ئەڵێی بەدەمتەوە چکە پارە زیاترەی بەدەمتەوە زیاتر هەوڵە لەگەڵیان یارمەتی تێن بۆی زووتە چاکبیتەوەژینە شتێکی فەرق نییە تا چەند بایەق بە تەندروستی خۆت ئەدەی ئەگەر نەخۆش کەوتێکی بۆ نەخۆشخانە وەڵام من شکر لەخوا بەزیابێ ساغ و سەلیم لەبەرەوەی وەرزشکارم لە مناڵیم و پیشەکەیشم ئاسنگەرە لەخوا بەخۆم تەندروستیم زۆر باش نەجگەرە نە مەشروب دوورم لێ تا چەند لە کەرتی گشتی تەندروستی ڕازی لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستان ئەو سوالە بێ بە جەماوەر بڵێ جەماوەری فەرقی بەتەنها یەک شەخص نابێ لە تۆ وەڵام بەرەوە تۆ چەند لێ ڕازی وەڵا لەو بڕوانیم لە سا 50 ڕازی بێ لە سا 80 ناڕازیە بۆ مەسەلەن چی و دیوە لە کەری تەندروستی لە کەرتی تەندروستی هەموو شتێ ئەچی کاکە دەرزیەکیان نییە یەکسەر لە بڕۆ لە دەرەوە بیکڕە دکتۆر تێگێکی وا لە تۆ ڕوویداوە بەڵێ ڕوویەوە لەم ماوەی پێشوا تەقریبی مانگ و نییەکە بێ من پوری خۆم بوو بریمان بۆ خستانی بەڵگەی شۆی سەرمێنم
دکتۆرەکان فەستیان کرد بە پەلە قناعی غازیان کرد دەروتی و دەموچاوی و بەپەلەپەل ئەم چوارجەرتێ بێنە لەگەڵ کوڕەکەی بڕمان ڕۆژێت سیقەتان بێ وامانزانی باعثیە وەرەقە و چوار وەرەقەیە هەر ڕۆحمە ناو بەپەلەپەل بە سیارە وەرەوە بۆ جادەی وەرزی بۆ ئیستیحامە و بۆ ترێ بۆ وەزعی ناو شاری سلێمانیش کە ئەم هەموو بێگانەیشیان بۆیە ناوینەتە ناومان وتم بایی دوو وەرقەسێ هاتوینەتە جادەی وەرە لە سەیدەرەکڕم بایی چەند بوو بێ جەماعەت 1500 ئەی ئافرم حکوومەتی هەربێنە دەرزیەکی 4000 نەگاتە دازا بای 1500 بێ لە خەسخانەیەکی گەورەی کە جارانیان وەقایەتی مێشەکە دەرزیە بای 1500 بێ نەبێ بڵێ بڕۆ لە دەرەوە بیکڕا بە پەلەپەلش خەریک بوو تووشی حادیسە بێت ئیتر بێت چ دڵێکمان خۆش بێ کاکە بۆ بە حیزبایەتی والله وبالله ئەم هەرێمەمان لە دەست بچێ هەموو کورد میلەتی کورد فەوتاوە تۆک و خودی خۆت کاتێکە نەخۆشەکەوی ئەچی بۆ عیادەکانیان ئەچی بۆ نەخۆشخانەی حکومی والله بێ بچم بۆ عیادە نەخۆشخانەی حکومی هیچ نییە حکوومەتی عێراقی بەناو حکوومەتە بابە عەرەب کوا حکوومەتیانەیە هەڵوەشاون لەناو حکوومەتی عێراق دەوترێت نەخۆشخانە حکومەکانە بەمەبەست دۆک و پێویست چارەسەری نەخۆش ناکرێت بۆی بچن بۆ عیادەکان تا چەند ڕاستە والله ڕاست نییە ئەبێ بچێ بۆ لای خەسخانە خەڵک هەژارە خەڵک داماوە نیەتی کاکە میلەتی کورد نە معاشیەیە نە نەوتەکە وەرگیرە ئەوە هاوین هات نەوتمان هەر وەرنەگرت ژیان نییە خەڵک پارەی پێ نییە معاش نییە ڕاتب نییە ئەوانەیشی ئەو بێگانانەی کە لە هەرێمی کوردستانە نزیکەی 2 ملیۆن و قسوور بێگانە لە هەرێمی کوردستانە معاشی وەرەگرن ڕاتبەکەیشیان بۆیە بۆ ماڵەوە نەوتەکەیشیان وەرەگرن کاسبەکەیشەکەن ڕژاون بەسەر هەرێمی کوردستانە و ئەوەش وەسەکەی کە ئەیبینن عەرەب چیمان پێگە یەک شتیش ماوە بێ بیڵە یەک شت بۆ سەرکردایەتی کورد هیوادارم هەمویان پشتی یەک بگرن واللهی ئەوەی خزمەت بەبێ چووی گورگکە گەورە بێ دەدڕێ هورگی ئامان ئاگیان لەم هەرێمی کوردستانە ئەمڕۆ دەمانەوێت لە تەندروستی هاوڵاتیان بپرسین تا چەند تەندروستیت باشە خۆپاراستن لە چارەسەرکردن باشترە دکتۆرەکان لە خەسخانەیە احتیمامی زۆر بە نەخۆشەکانیان نایەن زیاتر خەڵک بۆ پەنابە بۆ عیادەکان پێویستە ئینسان لە هەموو کاتێکدا برێ هەموو مانگزارێک دو مانگزارە فەحسی عامی خۆی بکە و بۆ ئەوەی بزانە چ نەخۆشەکەی هەیە کردی تەندروستی لەم وڵاتێمە تا ڕادەیەک دواکەوتووە گرنگی بە تەندروستی نەی هەم لەمەش ئەبیت و هەم لەوەش ئەبی بۆیە بەلای من ئولویەت لای من تەندروستیە زۆر لێ ڕازیمە و من لەو ڕۆژانەیە چوون بۆ فەحسی عام هەموو فەحسێکم بۆ کرا بە پارێکی زۆر کەمیش نەخۆشیش بین ئاگامان لێ نییە ئەمە نەفکرمان لەلایەن ئەم وەزعەیە ئەم زروفەیە ئەم ژیانەیە ژیانێکی ناخۆش زۆر جاچی بۆ خەسخانە گشتیەکان چەند دەرمانێک بۆ ئەنووسێ باوەڵ با 3 دەرمان بۆ نمونە 3 عیلاج دانەیەکیە دوانەکەوێت لە دەرەوە وەریگریت لە ڕۆژی جیهانی تەندروستیدا هێوادارین هەموو کەسێک لەشی ساغ بێت و لە نەخۆشی بەدوور بێت هێوادارین هەموو کەسێک بایەق بە تەندروستی خۆی بدات و خۆی بپارێزێت لە سەرما لە نەخۆشی لە توشبوون بە چەندین ئازار کە دواجا مرۆڤەکان ئازار بدات وەکو پەندە کوردیەکەش دەڵێت خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن هیوادارین پێش ئەوەی چارەسەر وەربگرین خۆمان بپارێزین هیوادارین هەموو کەسێک بایەق بە تەندروستی خۆی بدات زوو بچێ بەدەم نەخۆشەکەیەوە تاکو نەخۆشەکەی زیاتر تەشەنە نەسێنێت هیوادارین کەرتی گشتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا زیاتر خزمەتی هاوڵاتیان بکات دێویژدانیە ئەگەر بڵێین خزمەتیان نەکردووە خزمەتیان کردووە خزمەتی زۆر باشیشان کردووە بەڵام بە پێی ڕای بۆ چوونی هاوڵاتیەکان دەڵێن لە ئاستی پێویستدانیە هیوادارین دەرمانی پێویست بۆ دەرمانخانەکان پێداویستی پزیشکی بۆ نەخۆشخانە حکومەکان زیاتر دەستەبەر بکرێت زیاتر ئاور لە کەرتی گشتی بدرێتەوە خەڵک کەمتر وای لێ بچێتە نەخۆشخانە تایبەتیەکان و عیادەکان چونکە لە ئێستادا قەیران زۆرە خەڵک پارەی عیادەکانی پێنیە هیوادارین لە نەخۆشخانە حکومەکانە چارەسەر بکرێن و خەڵک پێویستی بۆ نەبێت تەندروستی و لەش ساغی بۆ هەموو لایەک پەیامێم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە ئەسپێرین خوای گەورە پشت و پەنایی هەموو لایەکمان بێت